بەڵام ئەم دەخاڵە ئەساسی یعنی بەڕاستی لە ڕەفیقا هەبێ جایتر بگەڕێ لە ڕەفیقەکانتا بۆ دەخاڵە بەقەر هەبوونیان ڕەفاقەتیان بکە بەقەر نەبوونیان دوورکەوەرۆلیان ئینسانە بێ ئاگادار بێ صدیق زۆر گرنگە بزانێ کێ هەڵبژێرەیە عولەما ئەفەرمون ئەو ڕەفیقەی کە تۆ ئەتوانی هەڵی بژێری هاوڵایەتی بکەی بێ ئەم وەسەفاتانەی تیان یەکەمیان الئیمان الصحیح ئیمانێکی ڕاست و دروست و دامەزراو ئیمانی ئینسانی هیچ کاتێ صحیح و ڕاست و دروست و دامەزراو نابێ هەتا وەکو لەسەر تەوحید و سنەت و ڕێبازی سێجی لە بەڕێزەکەن هەر کەسێ لەوە لایە ئیمانیشی هەبێ صحیح نییە نقصانی تیا بەقەل لادانەکەی تا حەدی کوفر و شیرک ڕوە ئەمە یەکەم دووەم الصدق طالبی ڕاستی بێ طالبی درۆ نەبێ طالبی فێڵ نەبێ طالبی ساختە چێتی نەبێ خۆڵ بڕی لەو بابەتانە نەبێ وبۆ معلوماتانە گەرێکی ئیمانە صحەکەی هەبێ ئیلا صادقیشە ئیمانە صحەکەی هەبێ ئیلا صادقیشە ناگونجێ ئیمانە صحەکەی هەبێ و صادق نەبێ ئەگەر بەعزە جارێ لابدا بەهۆی شەیطان وەلاتە صادقیشە و کەسەیە کە دەرەوە ناوی وەکو یەک وایە چونکە خەڵکی ئەتوانی دیعای ئیمانە صحیحە بکە لە ڕووی دەرەوە بزەنا ئەوانیە وەکو منافقین کەواتە ئەو صیدقە پێچەوانەی نیفاق ئەمە خاڵی دووەم خاڵی سێمە ئیخلاصی لێ ببینی لە قسە و لە کرداری لە قسەیە بزانی کە لەبەر ئەڵڵا قسەکە لە کرداریە کە بزانی لەبەر ئەڵڵا سبحانه وتعالى کردارەکە ئەوانش مەواقیفەکان دەریەخە ئەو پێشهاتانە یەنە پێشەوە بۆ دەرەخات زۆر باسان بۆ نمونە کەسێکمانەیە باشە ئیدعایە واکە تۆی خۆشەوێ و ئیدعایە واکە کە ڕەفیقتە تۆ لێت ئەقەومێ چۆن ئەزانێ ئەمە ئیخلاصی هەیە لەو سەداقەتەیە لەو ڕەفاقەتەیە لەو لێ قەومانەیە بەدەمتەوەیە لە مەجلیسێکان سوکایەتی و پێکرێ لەسەرێ بە جوابیە پێویستە بە سەرخستنە سەرخە پێویستە بە ماڵە پێتە ئەگەر بە قەرزیش ناهەڵێ بکەوی ئەلۆ موقیفانەیە دەرەکە کە لەوانەیە پشتی تێ کردی هەرچی بۆت ئەهۆنێتەوە لە ئیدعای خۆشەویستی و دڵسۆزبوونی بۆ تۆ درۆکە هەمووی درۆکە هیچ باوەڕی پێ نەکەی 100 ساڵ بیهۆنێتەوە باوەڕی پێ نەکەی نازانم خەڵکێک هەیە دوو جار تۆی دیوە سێ جار لەگەڵ تا بەڵە ڕەفیقمە بەس ئەساسێواڵێ کوا من و تۆ لە تەوحیدا وەکو یەکین کوا من و تۆ لە سونەتا وەکو یەکین کوا من و تۆ لما أنا عليه اليوم وأصحابي أو كي كنت شو كي رفيقي مني لا لا مكتب لقال يا أبو ولا قال ما أبي رفيق من أبي وأنا لا قارك لا بيكو رك بيكو أنت رفيق من أبي هل خوي بيوت ليش هاوري يعني يقرأ مانه تكوا وري منه كري من توحيد وسنتها سيجي لي تكوا وري منه تو علمانيت شو الله هاورم تو قبريت شو الله هاورم تو حزبي شو الله هاورم تو مدخليت شو الله هاورم دروك هارم أنا أنجا أو هموا ده سري شر مسارين بيني اليوم قوم أنا خوش لو تمتوشي 1000 بلا مصيبة أو هم صاقو جرجة بيم وري هات سرج سم قبيلة قلت متوج لو لا هذا إيش بيصير كم هاوريتي تو ها دروك تو مخلص نبي وين براسي شرطي سيم بريتيا الإخلاص شرطي شوارم بريتيا المحبة بتيلا خۆشەویستی تۆی خۆش بێ لە دڵەوە ئەین چی تۆی خۆش بێ لە دڵەوە ها لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه وي بۆ خۆی پێی خۆشە بۆ تۆش پێی خۆش بێ کەواتە عەکسەکەشی ئەوەی بۆ خۆی پێی ناخۆشە بۆ تۆش پێی ناخۆش بێ ئەوە بەڕاستی خۆشەویستی حەزەکە خۆی ئیمانی کامڵ بێ حەزەکە تۆش کامڵ حەزەکە خۆی تەوحید و سنەتی کامڵ بێ حەزەکە تۆش کامڵ بێ حەزەکە خۆی بەتەواوی لەسەر ڕێباز بێ حەزەکە تۆش لەسەر ڕێبازی حەزەکە خۆی هەبوو بێ لە دنیاە حەزەکە تۆش هەبوو بێ وەسیلەکەی کاتێ بینێ لە داوای نەسیحەتێک کاتێ بینێ بەرەو زەرەر ڕۆیە ڕێت دێکرێ نەیان لە بەرەو زەرەر ڕۆی ئەو خۆشەویستی تەواو پاشان النەسڕە سەرخستن پشتیوانی کردن داکۆکی لێکردن کە ئەمە بە ظاهری ژەبێ بە باڵتینی ژەبێ ظاهر اعتیادی بێت
ڕاستەوخۆ بە قسە پشت بگرێ یا بەکردار پشت بگرێ، باڵتینیش بە دوعا لەگەڵ تا، بە دوعا لەگەڵ تا. يعني فضيلي كوري عياض كابرايا داوای لێ کرد دوعای بۆ بکە، تی دوعام بۆ بکە کاتێک کە بەتەنیای ادعوا لي عن ظهر الغيب فەرمی بئس الصديق وأنا، فەرمی بەڕاستی من هاوڵێکی خراپ لما قلته لي لەبەرەوەی خۆ لێ داوا کرد، بۆیە من خۆمەوەم تیا بووە بێ ئەوەی داواشی کەم دوعام بۆ بکردیتە لە نهێنی. بەڕاستی یان ئینسانە بێ ئاگاداری ئەو بابەتانە بێ، تۆ سەر بخا لە دژی شەیاطینی جن و ئینس. خاڵی چەندەم شەشەم ئەلئەمانە، ئەمانەت پارێز بێ، قسەیەکی لاکەی بە ئەمانەت بیپارێز، و ئەمانەتی دینەکەی پێش هەموو شتێ لە خۆیان بیپارێزێ، ئەمانەتێکی ماڵی ئەیتێ بیپارێزێ، ئەمانەتێکی وتەی ئەیتێ بیپارێزێ، ئەو سیقە و ڕێز و احترام و شتێک کە تۆ هەتە بۆی هەمووی ئەمانەتە لەلای بیپارێزێ ضایعی نەکە. حوتەم النصح، نەسیحەتکردن، ئامۆژگاریکردن. ڕەفیق ئامۆژگاریەکە فەضەح ناکە، هەر ئیماندار بەگشتیوە. ئیمامی عەلیە فەرمێ المؤمنون الناصحة والمنافقون غشش، ئیمانداران لەناو یەکتریان نەسیحەتی لێکەکەن، يشد بعضه بعضا كالبنيان، رسول الله صلى الله عليه وسلم. بەس منافقین نەوەڵا غەش لە یەکتریەکەن، فێڵ لە یەکتریەکەن، بەخوا خۆیانە بکەون. جاری وایڵێ ڕەفیقم بوو زۆرم پێوت بە قسەی نەکردم تا کەوت، ئەمە شەماتەی پێوترێ، یعنی پێی خۆشە کەوتووە، پێی خۆشە وای لێ هات، ناڵێ ئاخ ڕەفیقم بوو نەمتوانی بیگرمەوە، هات خۆی تاوانبارەکە نەگەوت تاوانبار، وەزگە بۆ مەکرا ئەم گرتەوە، وەزگە بۆ مەکرا نەمەهێژوا بێ، وەزگە نەمەهێشتوشیەوە باشە بۆ من هێشتم، هاوە سەرنجی خۆی بکەم. الئیثار، خاڵی دواوە، خاڵی هەشتم الئیثار، پێش خۆی بخا لەو مۆقیعانەیە کە پێش خۆی بخا. بۆ نمونە تۆ مشکلەیەکت هەیە، مشکلەکەت گەورەیە، من مشکلەیەکمێ مشکلەکەم وسەتە، سە لێرە با من تۆ پێش خۆم بخەم، مشکلەکەی تۆ گەورەیە، ئەوەی تۆ لەوانەیە سەرت یاچێ، ئەوەی من لەوانەیە کەمێ لە ماڵم تیاچێ، با سەری تۆ پێش خەم. ئاوە بەڵام هەیە چێن بەخوا لەبەر دەرزیەکی خۆی دەست لەوە هەڵناگری، ئەگەر تۆ سەر و ماڵیش تیا بچێ، خۆشی بە ڕەفیق تەزانێ. کوایتە يعني عبد الرحمن كري عوف وبعد كري صامت ياخذ سعد كري عباده تيب ولاي كرسول الله صلى الله عليه وسلم ينكاب بلا فرمي اوني وي مالكم تيمي دوجني شمي كامان تيبو طلاقين او اثاره هذا بزي ويؤثرون على انفسهم ولو كان بهم خصاص او اثاره يعني امر خو عبد الرحمن كري عوف قبولي نكر خو غير قبولي كذا باش نب قاوه تشاوبرينا مالي خلق ها رازقوي رفاقتي وش لوا كمنا راحتي ومنا لس حسابي خوشي خو بوچيم بفرمي خو بركت خاتم مالكته بس بيان بلا رقي بازار لكويه هشام بيت خو ماشم كسابتك ودعي الله جل جلاله رزقك بس رجان عبد الرحمن كوري عمر زور دوله قالي نويم الحفظ واتا بارستنيتو تو پارێزێ لە دەمی خەڵکی، تۆ پارێزێ لە دەستی خەڵکی، تۆ پارێزێ لە هەموو شتێکی خەڵکی کەیانەوێت زەدە پێ بگەن، ماڵە پارێزێ، ناموسە پارێزێ، خوێنیشە پارێز، ناهێڵە دەست درێژی و دەم درێژی بکرێت، سەر و سوکایەتی پێ بکرێت. کۆمەڵە سیفاتی تریش عولەما هێناویانە، بەڵام ئەم دەخاڵە ئەساسی یعنی بەڕاستی لە ڕەفیقا هەبێ، جایتر بگەڕێ لە ڕەفیقەکان تا بۆ دەخاڵە، بەقەر هەبوونیان ڕەفاقەتیان بکە، بەقەر نەبوونیان دوورکەوەرۆ لێ.